ئەپرسن کە ڤایرۆسی جگەری جۆری B HPV ئەگەر چارەسەری بنبڕکەری نییە بۆچی دەرمان بەکار بهێنم؟ ئەزیزان، ڤایرۆسی HPV کۆمەڵێک کێشە لە جگەرە دروست دەکات کە سەرەتاکەی هەوکردنی کورتخایەنی جگەرە و کۆتاییەکەیشی ئەگەر چارەسەر وەرنەگیرێت دەبێتە هۆی دروستبوونی بەمۆمبوونی جگەر یا تەشەمۆعی کەبەد. کۆمەڵێک هۆکار هەن کەوا ئەکەن دەرمان پێویست بێت بۆ ڤایرۆسی جگەری جۆری B. یەکێک لەو هۆکارانە خاوکردنەوەی پرۆسەی بەمۆمبوونی جگەر لەو کەسانی کە توشبوون بە HPV. دووهەم دەبێتە هۆی کەمکردنەوەی ئەگەری گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە ئەو نەخۆشەی کە توشبوو بۆ کەسانی تر. سێهەمیشیان چانسی دروستبوونی وەرەمی جگەر یان شێرپەنجەی جگەر لە ئەنجامی بەکارهێنانی دەرمانی HPV زۆر کەمە بێتەوە. بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.